پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر خەڵکی بزانن خێری بانگدان چەندێ گەورەیە، ئەگەر خەڵکی بزانن خێری ڕیزی یەکەمی جەماعەت چەند گەورەیە، واللهی منافەسەی لەسەر ئەکەن، بەڵکو ئەبێتە منافەسەیان ئەوەنە منافەسەکە قوڵە بێت و حتا قورعەی لەسەر ئەکەن، کامیان بیکەن، کامیان ئەنجامی بدەن، کامیان بانگەکە بدەن، کامیان بڕۆنە ڕیزی یەکەم. و ئەگەر بزانن چاوەڕوانکردنی نوێژەکان چەند ئەجری گەورەیە، یعنی زوو هاتن بۆ مزگەوت و چاوەڕانی نوێژە فەرزەکان بی، ئەوەندە ئەجرەکەی گەورەیە، ئەگەر بیانزانایە مسابقەیان لەسەریە کرد. و ئەگەر بزانن خێری نوێژی عیشا و خێری نوێژی بەیانی بە جەماعەت چەند گەورەیە، ئەهاتن بۆی ئەگەر وەگاوڵکەیش بواە. الله ئەکبەر. بوخاری و مسلم ئەم حەدیثە ئەگەڕنەوە. بەڕاستی ئەم حەدیثە زۆر گەورەیە خۆشەویستەکانم. چوار شت زۆر گرنگ باسەکە، یەکەمیان بانگدانە. و لە حەدیثی ترا هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بانگدەران لە هەموو خەڵکی ملیان درێژترە لە ڕۆژی قیامەتە. کاتێ خەڵکی هەمووی لەناو عەرەقی خۆیانە غەرق بوون، بانگدەران ملیان درێژە لە ڕۆژی قیامەتە، هەموو خەڵکیان ناسێتەوە. و ئەبوو سەعیدی خودری نصيحتي عبد الله كري عبد الرحمن كري أبي صعصعاء كابي فرمي من هسه كم تحز لدشتو دركي حز لمروا مالات أكي نصيحتي التكم بيغمر صلى الله عليه وسلم نصيحتي كردوم هر كاتي الحرش وين يكابي لو دشتا أجر كاتي نوجا كان هات بانگ بده بدني برز دنگ برز كروا ملا كسنية بو كيو دنگ برز كمو بو كي بيكم چونك هر كسي لإنسان لجنوكا ملائكة هر مخلوقك لمخلوقات خوای تعالى گویان لبانگەکەی تۆ بێ لە ڕۆژی قیامەتە شایەتیت بۆدە. ئەمەم گوێ لێ بۆ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حەدیثەکە ئیمامی بوخاری گەڕێتەوە.